سڵاوتانە بێتۆم کاتتان باش ئەمڕۆ دەرچۆدانە مزراوە سێ یەکەمەکانی هەرێمی کوردستان بەشێکیان هاتوونەتە نێو پارکی ئازادی و گرتبوونەوەیکیان ئەنجامدا و لە نێو گرتبوونەوەکەدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. سەبارەت بە گرتبوونەوەکەی ئەمڕۆیان و کۆبوونەوەیان لێرە من ئەمەوێت یەکێک لە دەرچۆدانە مزراوەکان وەربگرم. کاک محەممەد سڵاو لێ بێتۆم کاتت باش. هۆکاری گرتبوونەوەکەی ئەمڕۆتان چی بوو؟ ئێوە خوێندکاری چ بەشێکن؟ دەرچووی دانەمزراوی چ ساڵێکن؟ سەرەتا بە ناوی خی گەورە ئێمە وەکو سەیەکەمە دانەمزراوەکان پێمان باش بوو کە ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕێکخین بە مەبەستیەوەی کە داواکانمان بگەینە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی کە ئێمە چەند ساڵێکە نزیک 7 ساڵەکە دامەزراندن ڕاگیراوە بۆ سەیەکەمەکان. من وەکو خۆم دەرچووی بەشی یاسام ساڵی 2022 بۆ 2023 و بێگومانەوە هاوڕێیانی کە ئەمڕۆ ئامادە بوون لەسەر جەمبەشە جیاوازەکانەوە هاتوون هەمووشیان داواکانیان یەکە کە ئەویش بریتە لە دابەزراندنیان چونکە حەقێکی قانونی خۆیانە کە ئەم داوایە بکەن. یاسا ئەم مافەی پیاون هەروەکو لە یاسای ژمارە 8 ساڵی ژمارە 10 ساڵی 2008 و یاسای ژمارە 16 ساڵی 2007 پەرلەمانی عێراق تەکیدی لە مافی سەرجەم سەیەکەمەکانی زانکۆ پەیمانگا حکوومیەکان کردوتەوە. ساڵ بۆ ساڵ ژمارەتان زیاترەکات، دامەزراندنیش ناکرێتەوە. ئەمە گرفت بۆ ئێوە بۆ ناوەندەکان دروست ناکات؟ بێگومان، چونکە کاتێکە تۆ وەکو وەزارەتی خوێندنی باڵا یەکەمەکان وەرناگیرێتەوە دانامەزرێن فراغێک دروست ئەبێ کە پێویستیان بە کارمەندە لە بەشە جیاوازەکاندا و هەروەها لە ڕووی معنەویەوە ساردیەک ئەبەخشێ بۆ خوێنکارانی کە لە زانکۆ پەیمانگەکانە خوێنن لەبەرەوەی کە ئەڕوانن ئەگەر یەکەمەکان وەرنەگیرێنەوە ئەمە کاریگەری دەرونیان لەسەر دروستەکە لەوەی کە نەتوان بەردەوام بن لە خوێندن یا سار ببنەوە لە خوێندن گرنگیان بۆ خوێندن نەمێنێت. بڕۆمە لای بەشێکی دیکەیان لە دەرچەدانە مەزراوەکان هەڵبەتم ڕۆ بەشێکی زۆریان هاتوونەتە ئێرەوە پەیامی خۆیان گەیاند. بزانم ئەوانی دیکە پەیامیان چییە و قسەی ئەوان چیە؟ سڵاو لێ بە خاتون گیانم کاتت باش. کاکی من سڵاو لێبێت وەکو دەرچوویەکی دانەمەزراوم ڕۆ دەرچوونی باشە سپاس دەکەم. ئەگەر بتوانم بڕۆمە لای بەشێکی دیکەیان قسە لە هەندێکی دیکان وەربگرم سەبارەت بەوەی کە ئەمڕۆ کە لێرە گرتبوونەوە ماوەی چەند ساڵێکە ئەوان کە دەرچووی دانەمەزراون و دامەزراندن بە تەواوەتی لە هەرێمی کوردستان کە وەستاوە. ئەمە چ گرفتێکی بۆ ئەوان دروست کردووە؟ هەڵبەت دەمان وەک خۆشیان باسی دەکەن لە سەرجەم ناوەندەکاندا کە دامەزراندن وەستاوە گرفت دروست بوو بەشێک لە دامەزراوەکان بەهۆی ئەوەی کە خانن کارمەندێکی زۆر لە ماوەکانی ڕابردوودا خانەنشین بوون. ئەمەش بۆتەوەی کە فراخێکی زۆر دروست بێت. سڵاوتانە بێت تۆم کاتتان باش. سڵاو لە تۆش بە خاتونگیان. دەرچووی دانەمەزرای ساڵی چەندێکی؟ 7 بۆ 18 لە 2007 تو دانەمەزرا. بەڵێ 8 ساڵە. 8 ساڵە چی یەکەیت؟ وەڵایی 8 ساڵە لەگەڵ شوێنە ئەهلیەکانە ئیشەکەم ئەوانەمان چەوسێنەوە. هەر وەڵای تراوە. چ بەشێک بووی؟ بەشی کارگێڕی کار مەعهەدی بەختیاری. هۆکار چییە؟ بۆچی دانتان نامەزرێن؟ بۆچی لە ناوەندە حکوومیەکان دەستی ئەوە ناگرن؟ وەڵایی چوزانم ئێستا هەموو شتێک بۆ بە نازانم چی بڵم. فەقیر زۆر دەستی ناڕوات بەجددی لە ئێستاە لە بەرەوەی زیاتر دەوڵەمەنەکان و واستەیە دەستی ڕۆ. تو خۆت لە سەیەکەمەکە بووی وایە؟ بەڵێ یەکەم بووم. بەڵێ زۆر هەوڵەتدا زۆریش بە ئومێدیەوەی کە بۆن دابمەزرەی لە شوێنێک. وەڵا ئەکید بە ئومێدی ئەوە خوێندنمە کرد کە هەر ساڵێک دوای ئەوە دانەنیشم یەکسەر دابمەزرێمەوە. ئەمە چەندەم گرتبوونەوەتانە؟ 43مین جارەکە ئێمە گردەبینەوە و خۆپیشاندان نییە وەکو هەر کۆبوونەوەیەکێ و وەکو تاردانێکە گینا وەکو خۆپیشاندان و بڵێم شتینە هەماڕوویاوە نەخر شتیوانە بووە هەر بە شێوەیەکی مەدەنیان گەاندووە. بەڵێ هەر بەو شێوەیە بە شێوەیەکی مەدەنیانە و بە شێوەیەکی ئاسایی. بەگشتی پەیامی ئێوە چییە؟ پەیامی ئێمە دامەزراندنە.
هەرەوە دەستەکانە خۆش دەخاتون گیان ساز دەکەم وەک باسم کرد بەشێکی زۆر لە دەرچە نەمەزراوەکان ئەمڕۆ هاتنە پارکی ئازادی و کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا سەبارەت بە دانەمەزراندنیان لە چەند ساڵی ڕابردوودا و خۆیان باسییان کرد لە دەرچۆ دانەمەزراوەکانی ساڵی 2013 بۆ 14 لەو کاتەوە ئەمان دانەمەزراون لە ناوەندە زانکۆ یاخود پەیمانگیان تەواو کردو بەڵام لەو کاتێک کە دامەزراندنی شۆستاوە ئەمان دانەمەزراون و تاوکو ئێستا بێکار ماونەتەوە وەک خۆشیان بەستی دەکەن ئەگەر شوێنێک هەبێ بۆ کارکردن تەنها ناوەندە ئەهلیەکانە ئەویش بە شێوەیەکی پێویست نییە تاوەکو بتوانن هەمویان تێیدا کارێک بکەن یاخود ئەو بەشێکی تەواویان کردو بتوانن تێیدا بخوێنن.